باهۆیەکەی سیگەندەڵیەوە سەرۆکوەزیرانی پێشووی عێراق ڕاپێکی دادگا دەکرێت. ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان دەڵێت زمانی ڕق و زبر لە جیاندا ڕووی لە هەڵکشان کردووە. حکوومەتی ئێران داوا دەکات هەندێک ئەکتەری سینەمایی شەکانیان بگۆڕن. لاتی وارنیوز سڵاوتان لێبێت. من هودا عوسمان سێ هەواڵتان پێشکەش دەکەم. تۆمەتەکانی سەر مستەفا کازمی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق تا دێت زیاتر دەبن. تورکیا تەبیستەر کردە لاوپەیمانی چوارچێوەی مانگی باز لە دادگایکردنی مستەفا کازمی کردووە دەڵێت باهۆی تێوەگلانی لە گەندەڵی ئیداری کابینەکەی و تا ئێستا ژمارێک دۆسییان لەسەر سەرۆکوەزیرانی پێشوو کۆ کردوێتەوە. بە پێی وتەی عەتەبی لە کۆڵینەوەکان بەردەوامیان هەیە و چاوەڕێ دەکرێت جگەل لە بوونی دۆسیەی پێشوو لەسەر مستەفا کازمی دۆسیەی دیکە لەسەری کۆ بکرێتەوە. ئەمە شوا دەکات دادگایکردنی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق دووتر ئەنجام بدرێت. نەتەوەی گرتوەکان نیگەرانە لە بەرزبوونەوەی گوتاری ڕق و کینە لە جیهاندا لە دوای هێرشەکانی حەوتی تشرینی یەکەمی 2023 گروپا چەکدارەکانی غەزە بۆ سەر ئیسرائیل. نەتەوەی گرتوەکانی دانەی بەرزبوونەوەی زۆری ئاستی ڕق و کینە دەکات لە جیهاندا و لەم بارەیەوە فۆلکەر تورک کۆمسیاری گشتی مافەکانی مرۆڤ لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە کاریگەریە و قەیرانە شەپۆلێکی شۆکهێنەری لە هەموو ناوچەکەدا دروست کردووە. ئەمەش بەددا ماڵینی فەڵەستینیەکان و جوولەکە وەک یەک لە مرۆڤبوونیان باسی لەوەش کردووە هەر بۆیە ماوەی بەرزبوونەوەی زۆری ئاستی گوتاری ڕق و کینە و تونند و تیژی و ڕەگەزپەرستی دەبینین. ئەمەشدا بەشبوونی کۆمەڵایەتی و جەم سەرگیری دروست دەکات هەر بۆیە نیگەرانی کردووی. سەرۆکی ڕێکخراوی سینەمای ئێران و خانماکتەرانی سەرپۆش ناکەن پێویستە پیشەکەیان بگۆڕن. حەمەد غەزایی بەرپرسی ڕێکخراوی سینەماکاران لە وەزارەتی ڕۆشنبیری و ئیرشادی ئیسلامی لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا دووبارە جەخت لەسەر قەدەغەکردنی کاری و خانماکتەرانە دەکاتەوە کە پابەند نەبوون بە پۆشینی حیجابی ئیجباری و ڕایگەیاند ئەوانەی حیجابیان نەپۆشیوە ناتوانن کاری یەکتەری بکەن. ئەمە شتێکی نوێنیە و ئێستا ڕامانگەیاند بێت. لا درێژەیەم بەرنامەدا سەرۆکی ڕێکخراوی سینەما ڕایگەیاند پێویستە ئیشەکەیان بگۆڕن بڵێن ئێمە نامانوێت بەم شێوە بین و یاساکان ژێر پێ دەخێت. ئەم لێدوانانەی غەزایی پێدەچێت ئاماژەیەک بێت بۆ هەریەکە لە خانماکتەرانی وەک تەرانە عەلی دۆستی و هەنگامی غازیانی و کەتایۆن ڕێحانی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەلادانی سەرپۆشەکانیان سووربوونیان لەسەر هەڵوێستەکانی پێشویان دووبارە کردەوە و گوتیان چیتر نایانەوێت لەژێر حیجابی ئیجباریدا لە سینەمای ئێراندا کار بکەن. سێ هەواڵم پێشکەشکردن شاد بن.